تەقانەوەی ئەم مزگەوتە لەلایەن چەکدارانی حەشدی شەعبیەوە کە پێشتر سەربازگەی سەرەکی چەکدارانی داعش بووە لە بێجی ئاماژەیەکە بە کۆتایهێنانی دەسەڵاتی ئەو ڕێکخراوە لەو ناوچەیەدا. ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی قۆناغی دۆمی پارێزگای سەلاحەدین بەردەوامە و لە پێنج ڕۆژی یەکەمی پرۆسەکەدا ناوچەکانی بێجی و سینیە و پاڵاوگەی بێجی و ناوچەی مەزرعە و دووسایدی مووسڵ و حەدیسە و 37 گوندی ناوچەکە لەلایەن سوپای عێراق و چەکدارانی حەشدی شەعبیەوە کۆنتڕۆڵ کرانەوە. ئێستا ئێمە لە ناوچەی سینەین و لە ناوچەی حەجاجەوە ئێمە پێشڕەوەیەکمان دەست پێ کرد و بە مەودای 30 کیلۆمەتر چوارگۆشەمان کۆنتڕۆڵ کردەوە و لەم ناوچەیە و ڕۆژئاوای شارەکە تا مەتاری سینەمان کۆنتڕۆڵ کردووە. 3 ڕۆژمان پێچوو تا تەواوی ناوچەکە کۆنتڕۆڵ بکەین. لە هەموو کۆڵانەکانی ئەم ناوچەیە وجودمان هەیە و بە تەواوەتی ناوچەکە ئارامە. بەشەو بە موشک و فڕۆکە بردومانی ناوچەکانی ژێر دەسەڵاتی داعش دەکرێت و بە ڕۆژیش هێزی پیادە دەست بە ئۆپراسیۆنەکە دەکات. دیاریترین ئەو هێزانەی لە ئۆپراسیۆنەکەدا بەشدارن بریتین لە سوپای عێراق و 18 کەتیبەی حەشدی شەعبی و پۆلیسی ئیتیحادی بە هەماهەنگی لەگەڵ فڕۆکە جەنگیەکانی عێراق. وتەبێژی حەشدی شەعبیش دەڵێت بۆ کۆنتڕۆڵکردنەوەی ناوچەکانی دیکە لە داهاتوودا پەیوەندیەکانیان لەگەڵ پێشمەرگە دەست پێ دەکەنەوە. پشتیوان بەخودا لە چوارشەمەوە قۆناغی دووهەمی ئۆپراسیۆنی لە بەیگیا ڕەسوڵ الله دەستی پێکردووە و لە ئێستادا شارۆچکەی بێجی و پاڵاوگەکەی کە دوو شوێنی گرنگن کۆنتڕۆڵ کراونەتەوە. لە ڕاستیدا هەماهەنگیمان لەگەڵ سوپای عێراق و فڕۆکە جەنگیەکانی عێراق هەیە، بەڵام لەگەڵ پێشمەرگە نیمانە چونکە تا ئێستا سنوورمان نەیداوە لە یەک، بەڵام لە قۆناغەکانی داهاتوودا تەنسیقمان دەبێت لەگەڵیان بۆ پاکردنەوەی ناوچەکانی دیکە. دوای ئەوەی سەنتەری شاری تکریت کۆنتڕۆڵ کرایەوە چەکدارانی داعش قەزای بێجیان وەک ناوچەیەکی سەرەکی و گرنگ هەژمار دەکرد و پێگەی خۆیان لێ قایم کردبوو، بەڵام قۆناغی دووەمی ئۆپراسیۆنی لە بەیکە یا ڕەسوڵ الله ئەو ناوچەیەشی لە دەست داعش دەرهێنا. چاودێرانی سەربازیش کۆنتڕۆڵکردنەوەی بێجی بە هەنگاوی یەکەمی پلانی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ دەزانن. ڕۆژانێک بێجی ناخۆشترین شوێن بوو بۆ سوپای عێراق و حەشدی شەعبی، بەڵام لە ئێستادا ئەم ناوچەیە تا ڕادەیەک ئارام بۆتەوە ئەم سەربازانە تێیدا تۆپی پێیاری دەکەن. ئومێد محەممەد نارتی، شارۆچکەی بێجی.